جارێکی دیکە جوتیارانی کورد لە کەرکووک داوای جێبەجێکردنی یاسای ژمارە 3 پەرلەمانی عێراق دەکەن کە تایبەتە بە هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی بەعەز کە ئامانج لێی گەڕانەوەی مافی جوتیارانی کورد و تورکمانە لە شارەکە. ئەوەی بۆتە جێگەی نیگەرانی جوتیارانی کورد، ئێستا جارێکی دیکە جوتیارانی عەرەبی هاوردا هاتوونەتە سەر زەوی جوتیارانی کورد و بە گرێبەستێکی نوێوە دەیانەوێت زەوی کورد بکێڵن. من 200 دوێنم عەرزم هەیە کابرای عارەب مادەی 140 وەرگردووە هەموو ڕۆژێ بەڕەسم بە تەسویر هجوومە کاتە سرم شەکشیان پێیە کەسش محاسبەیان ناکە ئەچین لە هەرکوێ شکات دەکەین بەخوا برا کەس کاتمان ناپرسێ کەس کاتمان ناپرسێ فەرموو عەفوەن کاک محەممەد براکەم ئەوە تەسویرەکانە بە چەکەوە دێنە سەرمان ناتوانین بچینە سەرن ئەمڕۆ کورد بەداخەوە ڕێزم هەیە سونەت کراوە جاران بێ چەک ناگەڕێن ئیستا چەک بەدەستمانەوە نەما چەکت نەبێ ئەمڕۆ قووەتت نەبێ کەس حساب هیچت بۆ ناکە بەڵێ ئەلعان هاتین ئەو مامۆستا لەگەڵم بوو بۆ شایەتی جووتیانە کرد وتم مامۆستا بچین بۆتی کاکە یا ماکوژن یا بیاکوژین. ئێستا کە جوتیاران لە وەرزی کێڵاندان جارێکی دیکە کێشە لە نێوان جوتیارانی کورد و عەرەب و تورکمان سەری هەڵداوەتەوە. نوێنەری جوتیارانی سەرگەڕان هۆشداری دەدات ئەو کێشانە سەرجەم سنوورەکانی کەرکووک بگرێتەوە لە ئەگەری جێبەجێنەکردنی یاسای ژمارە 3 پەرلەمانی عێراق. جێبەجێ نەکرێ ڕێنمایەکەی دەرنەچێ ناتوانن دەستگا پەیوەنددارەکان جێبەجێ بکەن بۆیە تا جێبەجێش نەکرێ ئەو کێشانە هەموو ساڵێ لە هەموو شوێنەکان سەر هەڵدەداتەوە ئەوە لە داقوق سەری هەڵداوەتەوە لە ترکەشکان سەری هەڵداوەتەوە لە لای سەرگەڕان سەری هەڵداوەتەوە و دووریش نییە لە دووسخورماتوو سەری هەڵداوەتەوە دووریش نییە ناوچەکانی پردێ و شوان و شێخزێنیش بگرێتەوە ئەگەر هاتوو یاساکە جێبەجێ نەکرێت بۆیە ئێمە داوا دەکەین ڕجا دەکەین کە یاساکە بە زووترین کات جێبەجێ بکرێت هەروەها کۆی بڕیاری 29 جێبەجێ بکرێت بڕیاری 29 پارچە پارچە نەکرێت بە یەکجار جێبەجێ بکرێت لەبەرەوەی ئەویش بەشێک لە کێشەکان چارەسەر دەکات و ینی ماف بۆ خاوەن مافەکان دەگەڕێنێتەوە. جوتیارانی کوردە و مەترسیانەیان نەشاردوێتەوە و بەردەوام هۆشداریان داوە لە دادگاکان گرێبەستی جوتیارانی عەرەب لە بەرژێوەندیان نوێ دەکرێتەوە و دژی جوتیارانی کورد و تورکمان بەکار دەهێنرێ. هەر بۆیە هۆشداری دەدرێت لە سەر هەڵدانەوەی کێشەی نێوان جوتیارانی کورد و عەرەبی ئاوردا ئەگەر بێت و یاسای هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی بەعەز نەچێتە بواری جێبەجێکردنەوە. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.